ئێوارەتان باش هاوڕێنی هێژا ئێوار باش هەواڵێن هێژا ئیرۆکە ئەم جارێکدن بە هەڤرانە لە لایفەکی تێر و تژێ ئەمێ بە هەڤرابن هاوڕێنی بەڕێزم کاتتان باش بەخێر بێنەوە سەرسەر و سەر چاوم بۆ لایفێکی نوێ لەسەر بابەتی زۆر گرنگ کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە جیهاندا دێنە ئارەوە ئەو لایفە هاوکاتە لەگەڵ کۆبوونەوەی ئاسایشی مونیخ کۆبوونەوەی ئاسایشی مونیخ لە بۆ کۆمەلگاکانی مەدەنی لە بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کۆمەڵگەی بکوژەکانە کۆمەڵگەی قاتی یعنی کۆبوونەوەی قاتیلەکانە چونکە کۆبوونەوەی شەڕە هەر ناوەکەی ئاسایشە ئیتر لەو چوارچێوێدا ئیتر ئەوە دەکەین بەڵام میوانێکی زۆر تایبەتیشم هەیە لەسەر چی قسە دەکەین لەسەر هەموو بابەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تایبەت بە کوردستان قسەی تایبەتمان دەبێ و میوانەکەم شارەزایە لەو بوارەوە ئیتر لەو بوارەوە هەتاوەکو هاوڕێیان کۆ دەبنەوە لە ماوەی نیو دەقەی دیکە دەست بە بەخشەکەمان دەکەین هەروەکو دەبینن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە نێوان بەرەی ئێران لەلایەک بەرەی ئیسرائیل ئێران لایەکی دیکە بەڵام لە هەمان کاتدا لە نێوان بەرەی ئیسرائیل و بەرەی سنی بەرەی مسلمانی سنیدا ناکۆچێک هەیە یعنی هەرچەندە هەردوو لایەن دژ بە ئێران تا ڕادەیەک هاوبیرن بەڵام لە هەمان کاتدا لە بەرامبەر هەژمونگرایی ئیسرائیلدا وڵاتە سنیە عەرەبیەکان تورکیاش لە ناویدا یعنی وڵاتی سنی عەرەبی زاید تورکیا لەناو نیگەرانێکی زۆر دان ئیتر لەسەر ئەو بابەتانە قسە دەکەین ئەو هاوڕیانێ لەسەر فیسبوک تەماشامان دەکەن تکایە بە زووترین کات خۆتان بگەین لەسەر کەناڵی یوتیوب لەسەر فیسبوک ئەو پەخشە بەردەوام نابێ هەموو جارێک ئەمە دووبارە دەکەمەوە لەسەر کەناڵی لەسەر یوتیوب ناوی من بنووسن ناوم ئێستا چۆن نووسراوە و یانیش لەسەر فیسبوک چۆن نووسراوە بەو شێوێ ئیتر کەناڵەکەم بدۆزنەوە سوبسکرایب بکەن بۆەوەی جاری ئایندە تووشی ئەم کارە نەبن و لەوێدا ئیتر لە بەشی لایڤدا ئەتوانن ئەو بەرنمەیە تەماشا بکەن بەڵێ ئەو بەرنمەیە هەروەکوتم لەگەڵ میوانێکی زۆر بەڕێز لە لای زۆربەتان ئاشنایە بە بیر و بۆچوونەکانی و تایبەتمەندێکی زۆری تێدایە ئەویش تایبەتە بە ناسینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێز سدیق حەسەن شوکری زۆر بەخێر بەی سەرسەر و سەرچاو زۆر سپاس بۆ ئەو دەرفەت و بەرنامێتە و سڵاو ڕێزە منش بۆی بینەری تاین هێژە بەڵێ زۆر سپاس کاک سدیق هەروەکو لە پێشەشتێکەدا باسم کرد لە جیهان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر بەڕاستی ئامادەکاری بۆ شەڕ دەکرێت ئەو لایفەمان هاوکاتە لەگەڵ کۆنفرانسی ئاسایشی مونیخ کە زۆربەی زۆری سەرکردەکانی ڕۆژئاواییەکان لەوێ کۆ دەبنەوە یعنی بە سپۆنسەری ئەڵمانیا دەکرێت و ئەڵمانیا زیاتر هەڵی دەبژێرێت چێ بەشداری بکە چێ بەشداری نەکە ئیتر ئەگەرچی وڵاتانی دیکەش وەکو چین و رووسیا هەندێک جار نوێنەریان بەشداری دەبن ویانش هەندێک جار ئۆپۆزیسیۆن و فیگورە تایبەتەکانیان بەشداری پێدەکرێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کاک سدیق لەلایەک ئیتر لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێراندا بەریەککەوتن هەیە و لە هەمان کاتدا دەبینین لە نێوان وڵاتانی سنی عەرەبی پلوس تورکیا لەگەڵ ئیسرائیلیشدا بەریەککەوتن هەیە ئەو بەریەککەوتنە لە سۆماڵ دەبینین و لە هەمان کاتدا لە یەمەنیش بەڵام لە ڕێگای ئیسرائیل خودی ئیسرائیل ڕاستەخۆ بەڵکو ناڕاستەخۆ لە ڕێگای وەکیلەکەی کە ئیماراتی عەرەبیە ئیتر ئەو هەموو بابەتانە سەرەتا وێنەیەکمان بۆ بکێشی ئەگەر زەحمەت نەبی و دوایی دێنە سەر کوردستانیش فەرموو بەڵێ زۆر سپاس وەکیتە ئاماژە پێکرد لە پێشەکیدا بەریەککەوتنێک هەیە یانژی ئاڵۆزیە دژوار هەنە لە ڕۆژهەڵاتە ناویندا ئەو دژواریانەژی بە تایبەتی لە نێوبەینە ئەمریکا و ئیران و ئیسرائیل و ئیران تێتە خویانیکردن لێ بنێڕینا من تەنێ ئەو سێ گۆشەنینە یانتنێ ئیسرائیل و ئەمریکا و ئیران نینە
li pişt Îranê de hêzê din jî hene. Eger bi aşkira jî xwe diyar nakin lê Çîn heye, Rusya heye, Pakistan heye. Ewana jî heta diçewe ku bereyekî şer cîhanî lê têt. Wî te bereyekî şer. Ew beriyê kewtineyê bigihe encamê şerekî dewletî yan ne em wê carê hêşta nikarîn ew bikin. Lê tiştê ku tê xuyanî kirin, Amerîka Misir li ser wê, Sûre li ser wê ku bi rêka diyalogê guftugûyê li ger Îranê bigihe hindekî encama. Ew encamê ku ew jî dixwazin çi ye? Gorankarî di hundirê nîzamê de vêkirin li Îranê. Mesela yani naxwazin Îran bibe hêzekî stratejî li Rojhilata Navîn de. Bo wê naxwazin bibe sahibê çekê atomî û di aliyê din de jî Îran gehiştiye sahibê hêzekî ku li meselê hypersonic Amerika û İsrail diket. Ez hîvî derim ku kêşê kompîter internetê çê nevî bû me. Wala kêşê internetê hendek heye deng baş niye carna beram berdewam ke kam bizanin Belam nuqtê binêrîna min nuqtê diyê beriyê kewtinê jî heye. Ew nuqtê diyê beriyê kewtinê di navbeyna tinê Îran û Amerîka û İsrail nîne. Di navbeyna Amerîka û Ewropa jî beriyê kewtin heye. Mesela Grînland heye. Yani em vê zêde naçîne ser meselê. û mesela Ukrayna heye. Bû çûnê wan her du cidanin. Ji bo ew rastaxwe jî karîgerî boçe ez amaje bê dikim çunka rastaxwe karîgerî li ser rewşa rojhilata nawerast yan rojhilata navîn diket. Li aliyê de sahê dîn beriyê kewtinê henin. Bi taybetî derya îce yan jî Ege ku bi Tirkî dibêjne. Qobrus ku niha Amerîka û Brîtanya û İsraîl bingehê herî girîngê serbaziyê Amerîka û İsraîl li Qobrus e. Qobrusak di komara Qobrusa Yunanî ne yani li gel Qobrusê Türk nîne li Ege gelek cizîrê Ege vediyane. Ew jî sahekî girîngî stratejî hem di meselê wizey de enerjiyê de hem jî mesela asayişî de li navbeyna kê li navbeyna İsraîl û Türkiye li navbeyna Türkiye û Yunan yani ew saheyek heye. Sahê din bêguman Sûriya bû lê niha wekî em dibînin di Sûriya dixwazin hindekî rewşê bigorin yani li hevkirinekê çê bikin. Ew hevkirin heta niha negehiştiye qalbekî dariştî konkret. Lê ew ji heye yani meselê ku agirbest bi taybetî li navbeyna Kurda û hikûmeta Şamê de çê lê ew mana wê niye ku êdî şer wê li Sûriyê xilas bibe. Dîke hene heta niha di nav cêşê Şamê de grupên biyaniyê tundro hene yê tekfîrî hene û hêzê dî henin ku heta niha hatine kontrol kirin. Daeş heye yani egerê her wext egerê ser کاک سەدیق ئینتەرنێتەکەی زۆر لاوازە هیوادارم هاوڕێیان بە لێبوردەیەوە ئیتر تەماشای ئەو بابەتە بکەن ئەوە کاک سەدیق ساحا بەریە کەوتنی یانجی ساحا بەریە کەوتنی بەینە تورکیا و ئیسرائیل چێلە حتا وڵاتی نیرن عەرەبیجی مەسەلە سۆماڵ ku em dizanîn beşekî Somal bi navê Somaliland yani jî welatê Somal cudabûna xwe Somal ragirandiye û İsraîl dam pê danaye îtiraf pê kiriye û îtiraf pê kirin manawê biparêze jî ji ber beramber hicmekê biparêze jî û Tirkiye jî niha bi taybetî lê Somal dewleta Somal hêz dide texwiye hêza ziyatır dide dixwaze ku bi hêza xwe ya serbazî Somal biparêze wektikê jî Tirkiye li Somal gelek sermaye guzarî dike jî kiriye berhênanî jî kiriye istismar jî kiriye em li aliyê
تەکنۆلۆژیا مەدەنیدا هەمژی مەزرەت تەکنۆلۆژی عسکریدا سەربازە گەلێک بنگەهێت گرنگ لە سۆمال چێکرد توێ دەری ئەو سۆمال ئیدی لە پشت و یەمەنێ ساحە هەرە گرنگە ji بۆی مەسەلا ئاسایشا وزە و ئاسایشا بازرگانیە li derya sor ez bawer dikim ku aliyê dindajî Yemen heye ew sahane bi wî awayî sahê şer têne xuyanîkirinê yani sahil beriye kewtinê têne xuyanîkirinê ew sahane jî ki beşek di navbeyna Amerîka İsraîl İranê û li pişt wê wekî me behs kir welatê di cîhanin û beşek jî di navbeyna Tirkiye İsraîl heye ku ew hem Somal hem Sûriye û hem jî Qobrus xuyanîke yani tabloyekî bi wî awayî heye rola Ewropa têde de çi ye rola Ewropa dixwaze ku li rojhilata nawerast da rojhilata navîn da asayiş berqerar be ew beriyekewtinê şer nebin û heta li gel Îranê jî kî dixwazin Ewropa dixwaze ku bige encamekî bi taybetî Fransa pêşkêşiya wê dike ku li gel Îranê bigihine guftugû bigihine bi aliyê dîplomasî siyasî bigihine hel lê êkî bi hemberî wê kos bi İsraîl e Amerîkaş niha dixwaze ku li gel diyalogê li gel Îranê berdewam bike bilê bi arasteyekî dike lê niha mesele bî awayî de lê mesela Sûriya mesela Somal mesela Yemen û mesela rojhilata derya spî ku wekî Qobrus û Dûrgendî tête nasîn ew di navbeyna İsraîl û Tirkiyeda sahê here germ e lê egerî her zêde berkevtin di navbeyna wan de yan jî aloziyê zêde çê bin navbeyna Tirkiye û İsraîl de Sûriye û Somal e binêrîna min niha Somal li pêşiya Sûriya jî ketê yani em dikarin tabloyekî wisa yan jî wêneyekî wisa bi wê rengî ji bo rewşê bikêşin باشە کاک سەدیق لەسەر ئیران تی ئەڵێ ینی لە ئێمە ئەزانین دۆناڵد ترامپ تایبەتمەندێکی هەیە ئەو تایبەتمەندی دۆناڵد ترامپ ئەوەیە کە بەردەوام دەیەوێ بەبێ مەسرفکردن لە ماوەیەکی زۆر کورتدا ئەنجامێک وەربگرێ و ئەم ئەنجامەکەی بفرۆشتە خەڵک بڵێ کەس نایتوانی ئێران چارەسەر بکە نە ئۆباما نە بوش نە بایدن من چارەسەرم کرد و ئیتر هەڕەشەی زۆر گەورەی دەکردن بەڵام تەماشامان کرد لە پڕەوە ئیتر کە وتی خەڵکی ئێران هەڵستنە سەرپێ لە پشتانەوەم ئیتر خەڵکی ئێران هەڵستانە سەرپێ بەشێکیان بێگومان ئەوانەی بەعاقڵ بوون ئەوانەی ترامپیان ناسی ئیتر هەڵنەستانە سەرپێ بەڵام تەماشا دەکەن لە بەشێکی زۆر لە شارۆچکەکان ئیتر خەڵک هەڵسانە سەرپێ و ئیتر دوای ئەوە ئێران ئینتەرنێتی بڕی و دوای ئەوەی ئینتەرنێتی بڕی ئیتر دەنگی ئەوە هاتە ئارەوە کە ئێران کۆمەڵکوژێکی زۆر گەورەی کردووە ئیتر ترامپیش لە پڕەوە لە جیاتی ئەوەی ئەمجارە موشک و F-35 بۆ ئێران بنێری پەیامێکی گوڵ و گوڵزاری بۆ نرد وتی ئێران خەڵک ناکوژێ ئیتر کۆتایی بە خەڵک کوشتن هاتووە و لەگەڵ ئێران ئەتوانین دابنیشینیتر و مەرجەکانی ئێران ینی مەرجەکانی ئیسرائیل تەماشا دەکەین لە بۆ دانیشتن لەگەڵ ئێران پێک نهاتن مەرجەکانی ئیران زیاتر سەرکەوتن کۆبوونەوە دەبواە لە ئیستانبول بێ و یانیش لە ئۆردون بێ بەڵام هەردووشی ڕەتکردنەوە کۆبوونەوەکانی برنە عومان ئێران دەبواە لە کۆبوونەوەکەدا هەموو دۆسیاکان وەکو پرۆکسیەکان وەکو موشکی بالیستیکی وەکو نوکلەری ئیتر هەر هەمیان قسەیان لەسەر کرابوونایە بەڵام ئێران بەتەنیا ڕازی بوو بە قسەکردن لەسەر یەک دۆسیا و بەتەنیا لەگەڵ ئەمریکا نەوەک هاوکارانی ئەمریکا ئەمە بۆچی دەگەڕێتەوە بەڕای جەنابەت گرنگە چونکە لەو بارەیەوە ئیتر لێدوانێکی زۆر گرنگی پسپۆرێکی ئینگلیز هەیە بە ناوی ئالیستا کرۆک ئیتر لە لێدوانێکیدا کە پسپۆرێکی زۆر گرنگە ینی پسپۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە کۆمیسیۆنی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپادا پێشتر لەسەر دۆسیە ئێراندا زۆر کاری کردووە باس لەوە دەکا کە بەڕاستی لە ئێراندا شتی نهێنی هەنە کە ئەمریکیەکان ئەمریکا بە تایبەتی لێی ئەترسێ
و ئەم شتانە ئەیتر وا دەکەن کە ئەگەر ئەمریکا گورزێک لە ئێران بوەشێنێ ئەوە دەستپێکردنی شەڕەکە بەدەست ئەمریکایە، بەڵام کۆتایی هێنانی شەڕەکە بەدەست ئەمریکا نیە. لەو بارەیەوە جەنابەت چۆن بیر دەکەیەوە؟ بڵێ بنەڕی ناوەن ئەمریکا بڕاستی ناخوازە تێکەوە شەڕگەر ئیرانێ، دخوازە زیاتر شەڕی دیبلۆماسی و یێ ئابووری بڕێ ببێت، چکە ئەوژ بووی ئەمریکا استراتیژی ئەمریکا ئەو لە هەشتێکی باشترە. لێ 40 ساڵە شەڕی ئابووری و دیبلۆماسیە وڵاتێن ناتۆ تایبەتی ئەم بێژین لە بەرامبەری ئیرانی زێرە ئەنجام وەرنەگرتنە. يعني او انجام او دخوازن انجام وەرگرتنە لێ ئەو ئەنجامی ئەو دخوازن وەرنەگرتنە. ئەو چ دخوازن ئەو دخوازن کە لە ئیرانێ دەسەڵاتە مەلایە بتەواوی بڕوخینن، دەسەڵاتێکی بینە سەرکار کو ئەو دەسەڵات تەواوی ئەنتەگرێ سیاسەتە ئەمریکا بە ئیسرائیل بە. ئەوژ هەندێکی زەحمەتە، يعني ئەم جیۆستراتیجیە ئیرانێ بدەنە بەرچاو، ئەم جیۆپۆلیتیکا ئیرانە بدەن بەرچاو، ئەم ڕەوشە کۆمەڵگا ئیرانە بدەنە بەرچاو زۆر زەحمەتە. يعني ئەو شتێک ئەو دخوازن بوێ ئاسانی نکارن دەست ببین. ئەگەر وڵات ئەو قاس گوشارێک و لەسەر ئیرانێ هاتیەکردن، ئەگەر لەسەر هەر وڵاتێکی ڕۆژ هاتە ناوەڕاست هەڵبەکردن 4 ساڵە نەک 40 ساڵە 4 ساڵە ژنەتکاری بەرخۆ بدات. وێ چۆبە یعنی ڕووخەوە. ئالیە ئیسرائیل دخوازە کو لە ئیرانێدا بژاردە سیلاح چەک بکاربینە. يعني ئەمە بژاردە چەک لە بەرامبەر ئیرانی سەرناگرە، چکە چەک تەکچەک کار ئینا چەک ئاراجە ئامێرە. ئەو ئامێرێتە چییە؟ ئەو ئاراجێتە چییە؟ ji bo ku tu nîzamên mecburî siyaseta xwe bikî. Lê eceba tu dikarî piştî wê wî wilatî îdare bike yan ne? Ew hindekî zehmet e. Yani çêdibe ku ew hêrişên Amerika û İsraîl li ser İranê bibe sebebê ku ew nakoke berdewam dike, heta niha jî berdewam dike. Meselekî ideolojî ye. Yani dikare birsîbe lê nikare ideolojiya xwe de bibire. Ew yek êdin karakterekî dikî milletî İranê heye, komalgaya İranê heye, destwerdana derekî qebûl nake. Yani ez bawer dikim eger bihatba Amerika û Ewropa گوشارê berdewam hey hereşê li ser İranê hey ew hereşa sate ku milletê İranê ziyadî berew rejimê biçîn, berew desalatê ئەوە لە شەڕی 12 ڕۆژەدا بینیمان بەڵێ وا بوو naket. Demokratî qebûl nake. Ji bo jî ev millete çend dagîrker çêbûn İranê hemû derkirin. Li Ereba bigire, li Selcuqiya bigire, li nizanim li kê bigire hemû derkirin. Qebûl nake. Yani ew 2500 sal e. û hetmen Amerîka jî qebûl nake. Hetmen İsraîl jî qebûl nake. Ji bo wê hinek İran di vî şereke eger ew care hêrişî ser İranê bête kirin, tinê İran namîne. Rusya jî bi şêwazekî, bi metodekî dikê bikevî navî şerî de û Pakistanê bikevî navî şerî de û Sin jî bikevî navî şerî de. Ew naxwazin ki İran bikeve. Nekî ber İsraîl, dijminatî wan İsraîlê. Naxwazin Sin jî, Pakistan jî, Rusya jî naxwazin ki NATO bibe cîranê wan. Çima şerê Ukrayna çêbû? Çünkü xwasin Ukrayna bikene endamê NATO. Rusya qebûl nekir. Sin jî qebûl nekir. Heta niha İran jî qebûl nake. Piştîwaniya Rusya dikin wan. Eger ew rewş bûyî İranê bête wicûdê, gelek li şerê Ukrayna girantir ew ê şer rû bide. Yani ew ê kapasîta teknolojiya şerê İranê wê bi quwet bibe. Nek wê bikeve, yê bi quwet bibe. Yani binêrin Amerîka di şerê 12 roja da esasen nexwast şerê İranê bike. İsraîl mecbûr kir ku İran, ku Amerîka bi teyarê
شبح كنت بجني تارمایی طیاره که هری پیش کردنه 52 بزنم لیدا اوجی به چند بجنیه یعنی به هاوکاری بو با آگاداری ایرانی بو گوتنه ایران امدیل هم گودن لی تدبیری خو ور بگرد ایرانش همان به شیوه گوته امریکا امریک طلا خو کینه و بشینجی تدبیری خو ور بگرد یعنی حتی وی دقیقه داشت داوید دنوبین امریکا و ایران بریاره کی شر نینه لی اسرائیل ویا لسر امریکا فرض دکه اسرائیل بخوازه او چه بجنه و به مثلا شر دایی بینه و از گوتنه خو کرتی سر یک بکم شر 2000 روزادا بو اسرائیل جی آشکرا بو که ایران هدفکی وقاسی بسيط نینه وقاسی ارزان نینه او حتی رژیم یکی که بگورن او نکارن ایران اداره بکن حتی اگر سروکی ایرانی جی بکوژن ریبری ایرانی جی بکوژن او نکارن ایرانی بگورن اوی خراتر ببه چید بکو گلکی او شر دربازی ولاتی دیجی ببه یعنی او اگر هيا راست ایرانی لپشتو شر هفته اکتبر 2023 خوشون داکشاند ایران کاری بخونکشینه بس ایران نخواسته که دوره دا لکه اسرائیل و امریکا بکوه شر نخواست خوشون داکشاند لی اگر هرشی وان زیادتر بن ایران دکاله شر گریلا پیش بخواه با نمونه ده هندوری خود داجی دو دوره داجی لی بکاره شر گریلا بروان بر پیش بخینه اوه وی شر مازنتر بکه که آتا روشالاتا ناوین اتواوی به صحا شر که صحا شر وکی ضرری بکه اسرائیل وی ضرری بکه امریکا وی ضرری بکه اروپا وی ضرری بکه چما؟ چونکه آسایشا انرژی آوزی به تواوی حتی 50 سال دیگه مترسیه دا وی چه بکن؟ مجبور بن بچن تسلیم روسیا ببن یعنی جبوی وی او مثلا به دبن اراده امریکا و اسرائیل دا بریوان ناچه مثلا لیدانا ایرانی مثلا کتنا ایرانی او بنرنا من او الشركي مازنتر بخوازه يعني اگر او بخوازن باتومي مثلا حل بكن چه دبه لي اگر بالشر بالسلاح كلاسيك بالشر كلاسيك وي راجي بريوه ببن از باور ناکم که بکارن لإيراني نتیجه ورد شد برشم يجي بقول بله با چند لوبیستیچی اسرائیل لو ماویا نمونه ترومانیان هنایە و سەرۆکی پێشووی ئەمریکا سەردەمی جەنگی جیهانی دووەم کە کاتێک یابان تەسلیم نەدەبوو واتە ئاگربەستی قبول نەدەکرد لە دوای جەنگی جیهانی یەکەم نازی تێکچوو بوو ئیتالیا تێکچوو بوو بەڵام یابان هەر بەرخۆی ئەدا ئیتر تڕۆمان دوو بۆمبی نوکلەری تاقیکردنەوە لەسەر هێرۆشیما و ناکازاکی ئەو کاتە ئیتر تڕۆمان بێگومان بیانووی ئەوەی هێنایەوە کە ئەو بۆمبانەی بۆیە بەکارهێناون بۆ ئەوەی یابان جەنگەکە ڕابگرێ و دنیا بچێتە ناو ئاشتی ئێستا کە بەشێک لە لۆبیستانی ئیسرائیل ئەڵێن دەبێت ترامپیش وەکو تڕۆمان بکە ئەو بۆمبە بەدەست بێنێ بەڵام تەماشا دەکەین بەرژەوەندیەکانی ترامپ لەو ئاستەدانە کاک سەدیق بەڕێز عەبدوڵڵا ڕەشید پرسیارێکی کردووە ئایا ئەگەر هێرش بکرێتە سەر ئێران وڵاتانی ناوچەکە دەبنە ئامانجی ئێران؟ بێگومان یعنی دیپلۆماتێت ئیرانێ بە ئاشکرا گوتنە ئەگەر هێرشە ئەمریکا و ئیسرائیل لەسەر ئیرانی چێ ببیت تەواوی بنگێت ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوین دبنە ئارمانجێت موشەکێت ئیرانێ پسپۆرێت وی ئاریداژی بەحس لەوێ دەکەن کو ئیرانی ئەو توانایە هەی تەواوی ڕۆژهەڵاتە ناوین بموشكين هايبرسونيك ديكاروا بكا ارمانج يعني حتى جمعيه امريكا جي حتى بنجه ديت امريكا جي لقطر لبحرين للسعوديه للكويت الاردن بكتا امانج ايران اولاد وان جي دايا اللي اگر دجوارتر ببا ايران اولاد وان ايراني اگر دجوارتر ببا ايران اوي هدف ديجي بكا هدف ديت استراتيجي بكا ارمانج سربازي وليبدا بونمونه ويل بنجهد تكنولوجيا ولايات عربي بدا چکە دبنە بەشێکی وی شەڕی چکە لە وڵاتی واندا هێرش بۆ ئیرانیان چێ دەبێت
و آلی دنداوی تبجنه بنجهت انرژی وزي ببنا خطر بتايبتي قطر بتايبتي الامارات بتايبتي السعوديه يبنى خطر يبنى هدف اوانا شي بيت ليدان او تنگاوي هرمز هيا ايران دكاره وي قاپاتكه يعني تشيدبك برميل نفطي حتى 250 دلارش بتشسري يعني كيزر كم كيف بالبدري او امريكا و بتايبتي اوروبا باجاوي بدا قرص بدا يعني تشيدبه حتى قيران ابوريج كي جبوي اوروبا تشيبه جبريا او مثلا لدانا ايران يعني شارع سركرين بشر وقاسي بسيط نابا يعني وقاسي ارزان نابا البته او ولاتن كانداوجي وهي الدوريجي ببنى ارماج تركيا بارماج نبا ارماج ازويا باور ناكم çünkü Türkiye دائما لمسألة إيران دا خط ناراض قرتيا سياسة تركيا عام جوسا خط ناراض قرتيا أندام ناتو اللي نبا شريك للشر دجمن الناتو مثلا روسيا جنبو شريك لإيران جنبه شريك لتشيدبكو پیوندید ایرانی و ترکیه جی دوی دمیدا دوی حالت شرط هم بیشن اوی آلوزی نوتی کردن اوی مسئله دی بینه پیش چون ایران و ترکیه مثلا باشور قفقاسیا بردوام لململانه کی کردانه حتی نهاج لهمان کادا ئیتر ئەو ڕادارانەی کە لە تورکیا هەن ڕادارەکانی ناتۆ ئەمانە لە سەردەمی شەڕی غەزەدا لە سەردەمی شەڕی حیزبوڵڵادا بەکار هاتوون یانی ئەکرێ ئەو ڕادارانە بەکار بهێنرێن کاتێک بەکار بهێنرن ئیتر ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورە دروستەکە لە هەمان کاتدا ئەلیستایر کرۆکە ئیتر باس لەوە دەکا کە چاینا توانیویەتی لە ڕێگای سەتەلایت و لە ڕێگای کەشتی ئاسمانیەوە هەموو ئیستیخبارەتەکانی نات هەموو ئاگداریەکان لەسەر زانیاریەکان لەسەر ناتۆ لە دژ بە ئێران ئیسرائیل دژ بە ئێران لە ناوچەکەدا کۆب کاتەوە بە دەقە و بە سانیە بە ئێرانی ئەدا ئەمە ئیدعای کەسێکی زۆر زۆر پسپۆرە و کەسێکە کە لە پەرلەمانی ئەوڕۆپادا وەکوتم ئەرکێکی زۆر زۆر گەورەی پێشتر ڕاست پاردووە کۆمیساریەت بووە لە پەیوەندیەکانی دەرەوە تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە تایبەت بە ئێران ئەمانەش لە ئارادانا کاک سەدیق ئەمە لە سووریا لە عێراقدا چ کاریگەریەکی لەسەر کێشەی کورد دەبێ ئەو هەموو ڕووداوانە کورد ئەگەر یەک ڕێز بن و استراتیژیەکی وەک یەکگرتی هەبە و ئارمانجێکی وانی دیارجی هەبە ئەس باوەڕ دەکەم بارودۆخێکی گونجاوە یعنی جهدایە بۆکو کورد بکاربن مەسەلەی خۆ نەتەوەیی بچەسبینن هەم لە عێراقیژی هەم لە سووریا حتا لە ئیرانێژی یعنی چێدبەک و ئیران بە زوڕفێکی وهادا کوردا و دیالۆگ لەگە کوردا قبول بکات دوی زوڕفیدا سبەیەکی بە ئەو بڕاستی ئەم بێ نزانن لێ ئەنها ئەو زەمینە خۆشە لە عێراقیژی و لە سووریایژی بۆچی چونکە ئەگەر شەڕ یانژی شەڕژی دەرنەکەوە ئەو بارگرژیانە بەردەوام بن ئەو شیعە لە عێراقێ بن گوشارێدا بن گوشارە ئەمریکا و وڵاتین دیێن حتا کەنداوێداژی بن چونکی جارێک گەشتمە بەحەزکرە دیساش بەحەزکە قازانجی خۆ هەیە اتفاقا ئابراهام ئەسلندا لە ڕاستیدا اتفاقا سنە و یەهودیایە اتفاقێکی 100 ساڵیە و بەلکی بە 1000 ساڵیژی یان چونکە ئەم دینن مەسەلەی دینا 1000 ساڵی دەرباز کرد ئەو اتفاقا لە بەرامبەر چییە ئەو اتفاقا لە بەرامبەر وەیەک و ئیسرائیل یەهودی لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئیدی ببنە بنگەیەکی ئەساسی ji aliyê دەسەڵاتی سیاسی و aliyê ئیدۆلۆژیا سنە ئیسلامی بێتە قبولکرد یەک جار حتا نها ئەو کێشە هەیە یەک جار بێتە قبولکرد یعنی حتا چێدبەک و ببنە یەک دینجی یعنی دینی ئابراهیمی چونکە هەم سنەژی ویا قبول دەکەن ئیسلامژی قبول دەکەن ئەم یەهودیژی پێغەمبەری یەهودیا تێتە حسابکردن یعنی پشت و ببورن
کێشببینی ئاکوێ دەرکەت بەێ تو دشەی ئاکوێ خۆ پێش دەقییان ئەو بکەی ئەس دێ هەنێکی باخفم بۆ دەمێ حتا توڤە دیگەڕی بەڵێ هاوڕێیان کاکسدیق پێم وایە دێتەوە ئەوە چوو ئاکۆی ئەوەکەی بگۆڕێ کۆمپیوتەرەکەی بگۆڕێ ئەوەش بەداخەوە ئەوەش وەزعی هەولێرە ئێدی کەسێک کە ئەڵێ کەسێک کە لەوێ نەبێ و ئەزانێ ئیتر هەولێریش دووبێ بەڵام لە دووبەیدا هەم کێشە ئینتەرنێت هەیە هەرچەندە لەگەڵ کاکسەدیق من ئەزمونم هەیە هەر کاتێک لەگەڵ کاکسەدیق لایف دەکەم کە باشترین ئینتەرنێتی هەیە ئینتەرنێتی کابڵە بەڵام لە هەمان کادا ئیتر کێشەی ئینتەرنێتی بۆ دروست دەبێ و ئێستا کە کێشەی کاروباشی هاتە سەرێ هەتا وەکو کاکسەدیق دەگەڕێتەوە ئێمە بەردەوام دەبین ئیتر ئەمڕۆکە هەروەکو بینیتان لەو وێنەی کە پێش ئێستا دامەنا ئیتر لە میونخن کۆنفرانسێک هەیە ئەو کۆنفرانسە لە بۆ کۆمەلگاکانی مەدەنی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئینسان دۆستەکان چالاکوانان ئەمە کۆنفرانسی کۆمەڵ بکوژەکانە کۆنفرانسی قاتیلەکانە کۆنفرانسی شەڕە لە ڕاستیشدا لەوێ ئیتر هەر باسی شەڕ دەکرێت هەر بەخۆی کۆنفرانسی ئاسایش ناوەکەی ئەوەیە ئیتر هەر ساڵ لەوێ ئەنجام دەدرێ و بەشێکی زۆر لە سەرکردەکانی جیهان تێدا بەشداری دەکەن بەڵام لە فلتەری ئیستیخباراتی ئەڵمانیادا تێدەپەڕێ یعنی بەبێ ئەڵمانیا بەبێ ڕەزامەندی ئەڵمانیا هەر کەس ناتوانێت بچێتە ئەوێ بۆ نمونە پوتین بەشداری پێ ناکرێ بۆ نمونە ینی باز دەکەم ئەمانەی کە خەتی سوورن لە بۆ ئاسایشی ئاسایش ئیتر ئەویان بۆ ناکرێ ئیتر لەوێدا مەزلوم عەبدی دەبینین کە بەشداری کردووە و ئیتر مەزلوم عەبدی لەگەڵ هۆشیار زێباری بەیەکەوە دەست وا دیارە لە هەولێرەوە بەیەکەوە هاتوونە زانیاریەکانیش ئەمە پشتڕاست دەکەنەوە کاکسەدیق باسی یەکێتی کوردانی کرد ئەوەش یەکێتی کوردان کاکسەدیق بەخێر بێەوە داوای برنی لە و لە بینەرەشکەم ڕاستی ئەو کۆمپیوتەری هەندێکی ئەس خاپاندم گوتی ساعتە و 40 دقیقە لێ دیارەك و کێشە هەیە نانا پرزگرێک نێنە تا بەحسا یەکێتیا کوردان کرد منژی وێنەیەکی مەزلوم عەبدی ئیلهام ئەحمەد و هۆشیار زێباری دینا سەر ئەوێ سەر شاشەیە ئیدی و بە هەڤڕا خویا دکا لە هەولێرێ چوونە کۆنفرانسە میوهنێ لێ ئەس باوەڕم ئاراستەیە ئاخافتنێتە لەسەر ئیتیفاقا ئەبراهامی بوو کەرەمکە یعنی ئارمانش دوێ ئیتفاقی ئەوە و ئەوێ گوشار لەسەر جیهانە شیعە بێتەکردنێ لێ بداخەوە ئەس دەبێژم مخابن ئەس دەبێژم جهێ کوردە دنەوەی ئیتیفاقیدا نییە نەو هاوپەیمانیە یا ئابراهامدا نییە چیزی بوو نەدانە چکی بۆنیە کاکسەدیق ئالیەکی ئەوە و ئەو ئیتیفاقات دەنەبێت دەوڵەتەدایە دەوڵەتی سنە و ئەمریکا و ئەوی دیکە بێژنیە ئیسرائیل کورد دەوڵەت نینە ژبەر کو دەوڵەت نیە پێکێکی دەوڵەت نیە ژبێ کورد ناکەونەوەی ئیتفاقیدا ئەمان دکارێک و وەکو نێتەوەیەکیش بکەونەوەی ئیتفاقیدا بەس ژبەر و ڕابردووە یەهودیە لەگەل کووردا نا لەگەل سنە جیهانە سنە هەبووە تایبەتی لەگەل ئەمەویە بقووەت بووە ئیتفاقیوان لەگەل تورکا بقووەت بووە حتا لە سەردەمی عوسمانیە یعنی سەردەمی دروستبوونە عوسمانیەداژی ئەو ئیتفاقە هەر هەبووە ڕۆڵی یەهودیە دوێ دەرێدا هەبووە هەر ئەوەیەک ئەو هاتیە حتا ئەو ڕۆژی هاتیە ئەم باش دەزانن و دەوڵەتە تورکا ژلای یەهودیین بریتانیا مەدالیا قەهرەمانتیە دانە ئەردۆغان ئەو مەسەلەیەکی جدی بوو ینی بۆ ئەو پەیامێک بوو ji bo cîhana sune ji bo ew îtîfaqe heye ji bo wê Kurd neketiye navê îtîfaqê de ji ber vê mesele hem bigû yek dewlet hem adil her sende Kurd sine jî bin lê em bixwazin nexwazin şêrbe ji bo hindeka ew cihê pirsyarê ve lê esasê
دروزبونا سنة لدجي نتوا كردو يا او جهانا آلية سياسي دا از دبيجم آلية دا از بحث ناكر آلية سياسي دا جهان إسلام سياسي لدجي كردا ولدجي شيعي دروزبوية او حقيقتك ام نكارن ويا إنكار وكر او حتى نهاجي او روح ابراهام دا دي اتفاق او ابراهام دا او اتفاق او روحية وبردوام دا جبر كرد حساب نات نكردي آلية دنجية يعني آلية نيو دولتي جي دبلوماسي جي سياسي جي جبوي مقصدام شو بدو يبدا ابي قشار لسر جهان الشيعة دروزبن نو كدو دولات هنا كوش آلية الشيعة دا اداره كرين يك عراق يك ايران لايران بحثي ما كرش خد صراحه شكله او قشاره لسر عراق يجي كي شي بكن قشارات شي بكن بديل العراق تشي بخازن دابنين براسي تشاور الجهاتي علويه كي علماني سكولار لشامي اندامكي سركردهيكي القاعده اینان دارن كرنا سر حكومت تخازن بالعراق يجي كي بكن لعبه تشوا بكرن العراقي او هندكي زحمته يعني جلوغرت بوان قالك بشر او شارجي وكو بري مباحث كد زد برشيوان ديونا بو قشارات شيك مثلا قشار لسر مالكي تشكرن شمال سر مالكي تشكرن جارك ايش بيقول بحثي بكر اصلا مالكي حزب الدعوه لقال ايراني نبيش خو ناكوكي وانا ايراني جي قالك كوربن بس بيش كاتبان صدام او علاقات شيبونه البته بلكو مالكي وكو شيعه وكو سياسي وسركدك شيعه دخوازك مركز عراق بكته مركزي ناوندي او جويد الترسين يعني العراق نوبه ببا ناوندي كي بقوه جبوي به چه دبه يعني دوی وینا بريدا مساله دیساستر هالدانا سنت چه به او سر هالدانا جت از هیویدارم کوکی مثلا داعش 2013 2014 نه هیویدارم متنبه لی او مترسی دیسا هيا پیوندیت عراق پاشماوی بعثی لگل حکومت سوریه چه بونه او پیوندیان به آگاداریا اردن نبیه به آگاداریا ترکیش نبیه به آگاداریا اسرائیل جی نبیه او بخازن يقول كي شيء بكن سر العراق دبي ادب او مساله يعني هم العراق دروشكي وصاده هم جي سوريا دروشكي وصاده براسي جي سوريا والعراق يعني جرجه دلي روشته النورس اگر كنت بكار من وين بريد سياستك راستقينا بالربن ادي از باورم كو امكان دسوينانا دسكاوتين زياتر جيجبو كردستان چه بو نمونه كرد كارن ادوا كونفدراليه بكن دکارن کو اولاد جهت کل سوریا کردستان روزا هاتن داگیر کردن دوا آزاد کردن ما بکن بو نمونه سریکانیه گریسپی عفرین اوانا بین آزاد کردن بکنه سر چه بیشتر بکنه سر هریما خوسر که کنه سر هریما خوسر او راست او خوب پیوندی خود لگل هریما کردستانه هنه يعني لانی کم دشکارن ویا بکن جبوی عراق جه هر وسا لی تشتی که از نهاد بینم سیاست کرده دوی چارچوبه دا نه آماده نیه يعني عالی سیاسی دا بگرد عالی آبرو دا بگرد حتی عالی آسایش دا بگرد دوی اصلی دا نیه که وکود بیشن وان پیشکوتنی نها لدوره چید بن لکردستان چید بن خانوه که علمی بو بکن يعني جي اگر بو خانوه جی بو بکن لگوری و نکارن برنامه که تندرست چه بکن چما چون که برجوان دیوان دانیه براستی بیشم يعني نت برجوان دیوان برجه يعني لكردستان دا بشكي سياسات مدار بشكي حزب بوينه بازرگانيه دكن سياسات ناكن ودصلات داريه جي ناكن دصلات داريه وانجي بينوي برجوان بازرگاني دانا وبشكي وانجي براسي زور كلاسيك ماينه كيفن ماينه يعني صالح حشتيه وحفتيه درباس نكردن حتى انا هوي سياسته مثلا بوني منا روشالات كردستان ببودن روشالات كردستان بوه قاوه گلکی زمینه خوشه جوی تکوشانه حتی تماشانه دموکراسی و آزادی تکوشانه دیالوگی زور خوشه لی او نینه صحیح نینه بو هریما کردستانه وسا هریما کردستانه زمینه که زور به قوت هیا بو که بکاربن هزا جماوری داخوازین خوی للدنيا بكن للدولات ناوچه بكن لی حتی نها او سیاستها هی بازرگانیت کرد بتایبتی ستم لد ملتی تکرنه ملتی تبرچی کرن ما فی ملتی تخاره يعني از آشکرا دکارم بیجم
دنابين السياسة دەسەڵاتدار تەواوی و نابین ملەتێ کورد کۆمەڵگایە کورد جودابوون شێویە ئەو جودابوونی حتا دەچە مەزن دەبە عالی دەجی سیاسەتێکی هەرێک نقطەکی هەرێک گرنگ کە ئەس بخوازم ئاماژە پێ بکەم مەسەلە تورکیایە تشتێک و تورکیا نەخوازە لە هەرێما کوردستانی عێراقی بۆ کوردە چێ بە چێ نابە گام ناوێت ئەوێتن تورکیا بەهانە چێکرد بوو و بەلێ پەکەکە لە شاخێن کوردستانە عێراقی هەیە ناش جهێک و پەکەکە لێیە زیاتر لە 120 کیلومتر لە حدودی تورکیا دوورێ تورکیا لە خاکوورکێ داگیر کردە حتا دچە زاخۆی حتا دچە سەر حدودی حتا دچە سەر حدودی ڕۆژئاوای کوردستانی باشە بێژنە تورکا پەکەکە نەماوە ئاشت کەم بچن عادەی مەبجێ پێڵن جێ ناڵن یعنی تورکیا هەدەفی وی ئەو هەنە کو هێش دیسا بناوێ بیانۆە هەبوونا پەکەکی بەهانە هاتنە هەبوونا پەکەکی بنجێریشی داگیر بکەن گارەشی داگیر بکەن مەخموڕشی داگیر بکەن شەنگارشی داگیر بکەن سیاسەتە کوردار بەرامبەری نینە یعنی ڕاستیشی نینە ڕۆژ ئەوەی کوردستانیشی تەواو هەندێکی مداخلە چێبوون یعنی ئەس ئاشکرا بێژم مداخلە چێبوون بتایبەتی مداخلە فەرەنسا چێبوو لە طرفێک کۆنگرسمانیان ئەمریکا مداخلە چێبوون پەرلەمانی ئەوروپا مداخلە چێبوون و عالیە دینی ئەوروپیجی ڕۆیشتی جاجی مداخلە چێبوون کو ئەو ڕەوشێ نەها لە ڕۆژاوای کوردستانی هاتیە سەکناندن ئاگربەست چێبووە اتفاق هەیە ئەو چییە ئەو ڕێکەوتنە سیمەیە چییە زێدە نهاتیە دیارکردن نهاتیە بەڵە ئاشکراکردن لێ ئاتەشکەسێک چی بە دوێ ئاتەشکەسێتە کورد لە هەرێمی خۆدانە لە دەروی هەرێمی خۆ نینە ئەگەر ئەو نەبە ڕێکەوتنێکی ڕسمی یاسایی هەر وەختی احتیمالی وێ هەیە و ئەو لە دەست کووردا دەربینن بۆ نمونە لێدوانە حاکان فیدان هەیە حاکان فیدان ئاشکرا دەبێژە ینی لە وەکو دەبێت بە ژێر عەبایدا دار نیشا کووردا بده داری لێدان نیشا کووردا بده تمام ئەو اتفاقی ئاگر بەس باشە دەبێژە ئەمە تێرێ ناکە مەبەستەوەی چییە تێرێ ناکە دەبیا کورد لە سووریا بێنە بێچەکردن نەمینە یان شتێک بناوی یەپەکی هەسەدێ نەمینە بناوی یەپەژێ نەمینە حەزبەکێ چێ بکەن چاوەنەها پارتی دەم لە تورکیا سیاسەتی دەکە گۆر دەستور و یاسایە تورکیا دەبێ ئەوژی وی شێوەی دەستورێک و ئەحمەد شەرع دەرخستێک و ئەو دەستورژی لە تورکیا هاتی ئامادە تورکا ئامادەکردی ئەحمەد شەرع لەناوبەینە 4 ڕۆژەدا 4 مانگەدا نەکارە دەستوری ئامادە بکە تورکیا دەستور بۆ نوویسی ئەوژی ڕاگەهاند گۆری وێ دەستوریە بکەن ئەو دەستورژی چیە شۆڤینیزمە عەرەبە شۆڤینیزمە عەرەبی علمانی بووی شۆڤینیزمە ئیسلامی هین خراترە ئەوێ وەرن تە بکوژن بێوان تو کافری تو ملحدی تو بێدینی تو کۆمونیستی ژخوای وێ دەبێژن ji ber wê heta niha tiştê ku Kurd dikarin bikin nakin bû nimûne li wan hêrişê dawiyê da li ser başûrê yan Rojavayê Kurdistanê me dît ku bi 100,000 însanê Kurd hatine ser cadê yani ew derve tamam siyaset jî pişt hebû em nabêjim ama derve îradasî yanî îrada siyasî derbas kiribû yani milletê Kurd ew twana heye ku li hevdû xwedî derkeve li Bakur li başûrê li herêma Kurdistanê li Rojhilat rewşekî taybet e rastî em nikarin wê bêjin destekî bi wan em nikarin bêjin lê ew Rojhilatê Kurdistan jî ber کاک سەدیق دیسان پەیوەندیەکەی پچڕە هەر وەکو باسم کرد ئەوە کێشەیەکێکی کاک سەدیقە لەگەڵ کاتێ لایفی لەگەڵ نەکەی هیچ کێشەنیە کاتێ لەگەڵ کردە لایف ئینتەرنێتەکەی لە هەولێر دەبڕێ کە ئەمە باشترین ئینتەرنێتە هەیەی هاوڕێیانیش لەسەر خەتن چاوەڕێ دەکەن بگەڕێتەوە سەر خەت بەڵێ هەتاوەکو کاک سەدیق دەگەڕێتەوە ئیتر هەندێک با من وەڵامی هەندێک پرسیار بدەمەوە وابزانم کاک عەبدوڵڵا ئیتر پرسیاری ئەوەی کردبوو کە پرسیارەکەی بخوێنمەوە کاک عەبدوڵڵا پرسیارێکی کردبوو وابزانم تایبەت بە سەردانی
بەڵێ ئەوە بوو بەشداری مەزلوم عەبدی و نێچیروان بارزانانی لە کۆنگرەی مونخ چ گرنگیەکی هەیە بۆ کرد کۆنگرەی مونخ لە بۆ کوردەکان هیچ گرنگێکی یعنی کۆنگرەکە بەخۆی گرنگێکی وای نییە لە کۆنگرەکەدا وەکوتم کۆنگرەیەکی خۆر ئاوایە بە سپۆنسەری ئەڵمانیا لە ژێر چەتری ئەڵمانیا چەتری ئاسایشی ئەڵمانیا وە لە ژێر فلتەری ئەڵمانیادا کەسەکان هەڵدەبژێرن قسە دەکەن و هەروەکو ناوی ئاسایش بەلای ئەوانەوە ینی شەڕ و بەڵام گرنجەکەی بۆ کوردەکان و بۆ وڵاتانی کەندا و سیاسیە تازە پێگەیشتووەکان ئیتر ئەمەیە هەندێکیان وەکو بازرگانی خۆی پێدەردەخەن ئەمەیان ڕاستێکە ینی ئەمە بەستم ئەوە نیە سوکایەتی بە کەس بکەم چونکەم من بەخۆشم بەشداری پێشتوو لە پێشووتردا بەشداری کۆنگرەی میوخنم کردووە کەسم بینیوە بە حیاتی وشەیەکی لەسەر سیاست نەگوتووە بەڵام ئیتر لە هاتۆتە میونخن ئیتر پارەیەکی زۆری داوە بۆ ئەوەی لە کۆنفرانسەکەدا ئیتر بەشداری بکە بۆ نمونە بەڵام لە هەمان کاتدا خەڵکانی دیکەش هەن کە ئیتر خەڵکانی دیکەش هەن کە دەتوانن ئیتر لەوێدا لە مامەڕەکاندا لە هۆڵەکاندا دیپلۆماسی لە دیپلۆماسی پشتپەردەدا ئیتر سوود ببینن ئەوە کاک سدیقیش هاتەوە لەوێدا ئیتر وا دیارە بارزانیەکان هەموو ساڵ دەچەن ئەمزارش هەروەکو دەبینین کە مەزلوم وەفدەکەی مەزلوم عەبدی و ئیلهانم ئەحمەد هاوڕێیە لەگەڵ وەفدەکەی هۆشیار زێباری لەگەڵ نێچیروان بارزانانی نازانم بەڵام لەگەڵ هۆشیار زێباری چووە ئیتر بەشێک لە ئەکادیمیسیەنان ئەمە لە بۆ کاک سدیق بەزێ دەڵم بەڵام بەشێک لە ئەکادیمیسیەنانیش پێیان وایە ئێستاکە لە ناوچەکەدا ئیتر چی پێ دەڵێن هەرێمێکی کوردی دروست بووە ئەو هەرێمە کوردیە نە سنوورەکان دەخاتە ژێر پرسیار سنوورە هەبوویەکان سنوورەکان ناخاتە ژێر پرسیار بەڵام لە هەمان کادا لە چوارچێوەی سنوورەکانیش ناجوولێتەوە واتە ئەگەر پێویست بێ خەڵکی باشوور دەچێتە ڕۆژئاوا دەچێتە ڕۆژهەڵات خەڵکی باکوردێتە ڕۆژئاوا و بە پێچەوانەکەشێتی ئەمە لە سەردەمی شەڕ یەکەمی کوبانێدا بینیمان ئیتر لە زۆر شوێنی دیکەمان بینیوە ئەمە و ئەمە تاوەکو دێ گەورەتر دەبێ و ئەمە جۆرە یەکێتیەکیشی لەگەڵ خۆ هێناوە بەڵام یەکێتیەکە بەڕای من ئەوە بۆ چوونی منە کاک سدیق ئەتوانێت زیاتر قسەی لەسەر بکە بەڕای من ئەوە بۆ چوونی کلاسیکی یەکێتی نەتەوەی سیاسی نییە یعنی ئێمە یەک استراتیژیمان هەیە یەک ئامانجمان هەیە یەک کوردستان و یەک وڵات و یەک دەوڵەت و ئەم جۆرە نیە پێم وایە شتێکی جیاوازترە لەمە ئیتر لەو چوارچێوێدا مرۆڤ ئەگەر تەماشای بابەتەکە بکە بەڕای من باشتر دەبێ بەڵێ ئیتر کاک سدیق دێنمەوە سەر شاشە و ئیتر بە بەردەوام بکە کاک سدیق ببوورە لە شوێنێکدا بڕای فەرموو بەردەوام بکە ببورن وڵی ئەو شەو کێشێ تەکنیکی بۆ من زۆر چێ بوو بەرێ کێشێ ئەتەرنێتی بوو ئەو شەو کێشە تەکنیکی چی بوو داوا لێ بژنی بکەم نەبیت دەروەی دەست ئەوێمە نییە ینی بەێ ئەم سەروێ ئاخفتن یانیش بۆی کووردە زبارەدۆخ لەبارن هەنە یعنی کوردکارن دوێ دەمێدا هەندێک بکن دم مەسەلا نەتەوەییدا دم مەسەلا حتا فرەکردنا دەسەڵاتێدا زمینەوەی هەمە دیپلۆماسیژی هەمژی سیاسیژی لەبارن هەمژی ئاسایشیژی لەبارن لێ چێت بە ئەگەر نەهان کورد و بارودۆخەی بە شێوەیەکی دروست هەڵنەسەنگینن نەبینن نەنرخێنن چێت بە پشت و چەند ساڵی دیکە زۆر خراپن یعنی ئەو دەستکورە دەرکەوێت بۆ نمونە ئەگەر سەردەمە شەڕێ داعش کووردا یەکەتیە هێزا خۆ چێکرد بە یەکەتیە سیاسی خۆ چێکرد بە ئەو ڕۆکە لە ڕۆژ ئەوەی کوردستانێکی کێوێ ڕەوش جدەبە لە هەرێما کوردستانیی ڕەوش جدەبە مەدیت یعنی کورد ناوخۆدا چەند پارچە بوون شەڕەیەک دوود کرد هەسەدە ڕوبڕووی کارەساتە بوو یعنی ڕوبڕووی مشقاتی مازن ببوو شەڕێکی مازن ببوو لە هەرێما کوردستان شەڕێوان هاتەکردن گروپێکی ڕۆژاوای کوردستانی شەڕێوان دەکرد ئی سیاسی بە ئیدی هەر شێوەیەکی بە مەسەلەن
لسر روجاوی کردستانش عالی کرده دا ابلوقه هات بو چیکرن ره هات بو گرسن رد هات گرسن یعنی او یکیتیا هیزو سیاسی ناکرده نبود نه تو خواست هندکشتا این خاص بکن روجاوی کردستانی اوجی براستی به برجواندی حزبی تماشا کرد نک برجواندی نتویی بل ظروفك شي بيعمل ظروفي هبد بقرب حتى اول باشوري كردستان جينا هاي حاليا جي هي يعني او حزبنا لسر شر صلاتي ذكر برامبري يكود او شر صلاتي شي بالشويك الروان ناي تكرم بالشويك الديمقراطي ناي تكرم دبا من الملانا هبه من الملانا السياسي هبه لأو من الملانا السياسي نابه برجواندين حزبي برجواندين عائلي لسر برجواندين نتوي بيقرتم او كيشه هر سركي اي كرده اوه ادي عشيرات بيا حزب بيا بنا مالا او برجواندي وبريجي كم بعسكر حزب تجارتي دكن دا صلاته تجارتي دكن يعني ادي او جهشتي اصلك يوسا كنت اميدك اللي نابين براستيجي كو اميدك اللي نابين كو بيجي كرد بكاربن دوي مساله دا برجواندی نتوی بخن سر برجواندی عاید بنا مالک برجواندی نتوی بخن سر برجواندی حزبی له همه دنیا ده هيا işte هاوبش هيا işte جدا هيا يعني حتى انها كردا او هاوبشيه وان شيء ندياره حتى انها پیوندین پارتی دموکرات و روجاوی کردستان جی باردو خوي چکره ظروف اوي چکره يعني برجواندي يعني هاوبشيه وان نيه هاوبشيه وان زمانه بس كرديه هف فهم دكت للمساله برجواندي ده براسيجي جهف فهم ناكن المساله السياسيه داجي لهف فهم ناكن لب يعني ظروفك هاتيه پیش بو روجاوي كردستاني چيد به يعني املجاتي فلان ايديولوجي امجي ايديولوجي که حكم بكن لجاتي فلان حزب كده حكم بكن او براسي دوي ظروفي دا كردا ناگهینه جيكي بتايبتيجي از بيشم او نزيك بون نكردا ناگهینه جيكي بلکه وقتی که همه شعار بندیسان بجن ها والله مکاری بو فلان دمی ما اوتش بکر ولی ما نکریه کردا نکریه بکن نمونه شر جهانی یکی کرد کاربون زورش کربان لی کردا نکرد کردا خدمت دشمنی خو کرد نهاجی وصایا يعني نهاجي او باردوق وصايا يعني كي سياسه كرد ده صلاه كرد سياسه مدار كرد سركرداتي كرد بوكو بكاربن سياسته بكن دبي بهزا ملت بكن او سرحالدانا ملت لهر چهار پارچه کردستانی ویدا و آشکرا کرد اگر ملت لگرو نبه نکارن سیاسته بکن نبه پاره نبه پترول سیاست آن نایه کرد اول صدزانه به دولمندی به پاره به هندک دزگاه هد راگیاندنی بکارن حکم بکن ناکن راستی از ویج بیشم بتایبکیش بو هریما کردستانی بیشم حتما دبیا هریما کردستانی خوب بگوره برهایی و از بنده بعد دستالات کردستانی حکومت هریما کردستانی پارلمان کردستانی سیاست مدار کردستانی خوب بگورن یعنی بکاربن بزانبن برجواندی نتوی کدرینه جوی برجواندی نتوی کار بکن چونکه او ظروفه گلکی ناسکه گلکی هستیاره صبح سوریا بیت و ری خستن عراق بیت و ری خستن و کرده آوت بکن و کرده باویجن کرد 35 سال کردن دستالات یا 33 سال کردن دستالات کرد حتی نه نکاره خو اداره بکن باشور کردستان نکاره خو اداره بکن صبح دوسته وان بجنه ما فرصت بواجه کرد و نکاری اداره بکن ورن بسن بن لگی حکومت عراق دیسا چه بکی دیسا یا توی قبول بکی یا توی شاه چای حال بجیری يعني او عقليتك صارت حشتيه ونوحتا حتى سنه 2000 جيكي هريما كردستان في بريوات نكاره في بريوات بشي روش اوای کردستان جی نکاره في بريوات بشي باکور جی نکاره في بريوات بشي روشات کردستان جی نکاره في بريوات بشي او نکارن دنیای بدن قبول کردن بو نمونه چندین سال حکومت هريما کردستان نکاره هیزی خوب کته یک دو آسایشه دو هیزی پیشمرگینه حتی ویگاویجی بوچه باوری بیکودو ناکن چما باوری بیکودو ناکن چونکه او بی باوریا بری چی بویه و چونکه برجواندین هاوبش نکرینه یک لسر هم برجواندی هاوبش بیک نهاتنه دکاره پارلمان خراب که دکاره سروکی حکومتی یا آلیه که دیگه بجدی ور نگره دکاره کو لجیاتی پارلمانه
دەستگایەکی دیکە چێ بکە حزب دکارە لەسەر پەرلەمانی حکم بکە ئەو چ جێ دنیاییندە ji ber wê ya ez rastî bêbawer nînim lê ez tiştî tu bibînim tu Mazlûm Ebdî li gel kê dibîne bibîne li gel Hoşyar Jêbarê bî li gel Nêçîrvan Barzanî bî yani ez bi rêzeva dibêjim li gel Kak Nêçîrî û Kak Hoşyar Jêbarî yan ji gel Apoyî bît rêzdar Apoyî bît ferq nake yan jî li gel bi rêz Bafil Talabanî ferq nake ew tiştekî meselê nagore li kê dibe li gel kê dibe bila bibe ku eger berjewendiyê hawbeş siyaseta hawbeş استراتیجیا هاوبەش li nav Kurda nebe sibê dinyaya aşkira bêje niha Amerîka aşkira dibêje Kurdên Iraqê dibe heta niha em got nekiriye hêzê pêşmergê bikeniyê çê dibe sibê bijîn yala hêzê heşta û hefta ba ser bi hikûmeta Iraqê bin ser bi wezareta bergiriyê Iraqê bin çi bikin ew wenekin em maaşî we nedin wenekin em we qebûl nakin ew xetaya Kurdan e yanî Kurd ji bo ku pêgehê xwe qahîm bike pitew bike li deverê da ew eqliyet niye ew siyaset niye dibe ez hebim tu nabî dibe millet hebe tu nabî hizb nabe debiya netewê hebe dibe berjewendiyê te nabî li ser berjewendiya giştî be dibe berjewendiya giştî li ser berjewendiya te be eger wisa bikin elbette bi rastî zûlfê gelekî baş li pêşin heta bo Bakurê Kurdistanê jî binêre çima Tirkiya Başûrê Bakurê Kurdistanê bi cidî wernagire çikî ew dizane Kurd dijî yani کاک سەدیق لەناو قسەکانت وەڵامی پرسیاری ئەو بەڕێزەش بدەوە بەڕێزێک پرسیاری کردووە کە بەتەنیا ئەو پرسیارە ئەتوانین وەڵام بدەینەوە کاک ستار پرسیاری کردووە دەربارەی بە قۆناغی پرۆسەی ئاشتی ناوێ هەرچەندە من ناڵێن پرۆسەی ئاشتی بەڵام ڕێزم ئەو بەخۆی نووسیەتی ئەڵەی چاوەڕێی چی لێ دەکرێت لەناو ئەوە دژدا وەڵام بدەوە بەڵام حەزەکەم بە کورتی بۆ چوونێکی خۆم دەربڕم کوردەکان کە باسی یەکێتی نەتەوەیی دەکەن یعنی دیوەخانت بەبیر دێتەوە کەچی مامۆستای زانکۆی مامۆستایەکی زانکۆی پاریسێ لەسەر یەکێتی نەتەوەی زۆر زەرکە کە قسە دەکە ئەڵێ یەکێتی لەناو یەکێتیەکاندا دێسەنسوس و کۆنسەنسوس هەیە یعنی هەم ململانێ هەم یەکێتی بەیەکەوە بەڕێوە دەچی ئەمانە لە یەکتر زیان ناکرێنەوە بەڵام تەماشا دەکەی هەر جارێک دوو حیزب کە پەیوەندیەکانیان لەگەڵ یەکتری نزیک دەبێ ئیتر وەکو عاشق و معشوقی لێدێ کە دەبنە دوژمنیش ئیتر دەست لە بۆ دەوڵەتێکی کە دەبن لە ڕێگای دەوڵەتێکی دیکەوە پەلاماریان دەدەن فەرموو بله ئەو پرۆسا ئاشتی یان کەوان دەبێژن پرۆسا ئاشتی چکاتە نەها کوردان ئەوەیە کریا پرۆسا ئاشتی لێ دەوڵەتە تورکیا پرۆسا ئاشتی قبول ناکردیە تورکیا دەبێژنێ پرۆسا تورکیا بێت چیرۆر ئەم دەبیا وسە تەماشا بکەن چونکی ئەوێکن ئەنجام وێ پرۆسێ جێبجێت کە دەکەتە بەرنامێ یاسایی و جێبجێکردنی دەوڵەتە تورکیە نەهێزێکی دیکەیە ئەلی حکوومەتە تورکیا ئەوێ بڕیارێ بدەسەر بەرێ پێشان وانە بوو پێشان بناوێ کرانەوە بەرامبەر کورد هەبوو کێشە چارەسەرکردنا کێشەی کورد هەبوو لێ ناوی پرۆسەدا تورکیا ئەو لیتاتۆرە یانژێ ئەو دەستەواژەی بەکارناینە بەڵام دوو وەزیری گۆڕیون ئەردۆغان و خەڵک ئەمە بە چارەسەرکردنی کێشەکان لێک دەداتەوە کە دوو وەزیری گۆڕیون لەو ڕۆژانەی دوایەدا ئەمن وێ بە چارەسەری نابینم بتایبەتی ئەو وەزیرێ داد یەکێک لەوان کەسایە و دەستێوی لەگەلێکی دۆسیادا هەیە دادگایەدا هەیە و ئەو دادگانە ئەو دادگاییکردنە ناحەقینە سیاسی بوونە ئەمیا کوزیدەر سەربچین چیت بە وەختی بەرنامەی تێرێنەکە لێ ئەو پەیوەندی بە ئەوێنە بڕاستیژی ئەردۆغان دەخوازە خۆ بقووەت بکات یعنی دخوازە تەواوی جمگەی دەوڵەتی بخەدەستی خۆدا ئەوژێک مەسەلا وەزارەتە ناوخۆیەکی مەسەلا وەزارەتە دادا یعنی حکومی زیاتر دخوازە بکە لەسەر وەزارەتی بۆیە ئەو ئاکن گورلەک ژوان کەسان نینە و ئەوێ بۆ کێشا کوردی چارەسەریی پێشکەش بکە بەعکسەوە
او زیاتر در دور اردوغان بقوت که لی کشا پروسه که از کرتی باز بکم نه به وگریدایا یعنی بکو امن عالی فکری خوبیشن به وگریدایا کمیسیونا پارلمان کوچی ویا نایه که دریچه کمیسیونا هاپشتی و برایتی و دموکراسی او کمیسیون حال حاضر راپوره که آماده بکه او راپوره آماده کریه تسلیت آماده بکه و تسلیمی حزب دیگه بکن پارلمانه او حزبانه رای خور سر بدن و رایانه بکن بکن به وکو پیشنیاره که بدن پارلمانه تسلیمی کمیسیون یاسادانانا پارلمان ترکیه بکن اذا او کمیسیون چه گورانکاری و راپورت دا بکن او جی دیار نینه چه ده بکو اذا او راپورت به آشکرا کرن ام بکاره بن بیجن که بله حکومت ترکیه دستالات ترکیه ویج بوی پروسه دخوازه لحتى نهم نکاریم بیجن تشتکی دخوازه تشتکو AKP dixwaze tiştekî MHP dixwaze yek tişte Tirkiye bê teror navça bê teror û ew jî ew e ku PKK bixwe bi tewawî pêk hatin ku li jêr tesîra PKK de çîbûne her hemû bêne helweşandnewe nemînin û çek nemîne biratiya Kurd û Tirka çêbibe ew biratî jî bi rastî çi em nizanin çünkü biratî li çarçeveyekî feodalizmê hatiye derebegayetî hatiye yani birayê kiske heye birayê nawerast heye birayê mezin heye lê serencam birayê mezin çi dibêjî ew e birayê mezin jî Türkin Kurda jî bi birayê here biçûk dibînin yani ew zêde meselê hel nake yani ew mesela birayê tinê mesela birayetî hel nabe ji bo wê debe yasa derkevin li Tirkiyeyê yasa derkevin û eger li mesela yasa dije terorê bi taybetî yasa dije terorê yasa cêbjêkirina sizayê yasa sizadana Türk duasê yasayê zor serekîne jî li Tirkiyeyê gorankarî çênebin tiştek mesela Kurda gorankarî çênabe halê em dikarin wê bêjin pekî eger çênabe baş e eger çênabe çima Birêz Öcalan û PKK wisa dikin ewan dergehê ji bo qonaqekî nû ve dikin bi aşkira bêjim ji bo Rojava dergeh ve dikin û ji bo Herêma Kurdistanê dergeh ve dikin çünkü heceta Türka argümanê Türka ku herişî ser Rojava û ser Herêma Kurdistanê dike û heta niha jî herişê dagirkirina Türka berdewam li ser Herêma Kurdistanê bila kes xwe nexapîne dikarin jî dagir bikin û eger ser jin û zirûfekî şer wekî 2014 pê hevçê bît Türk dagir bikin ve zor ciya dagir bikin de facto te da mînnewe heta nokel çiya bûn ew jî tekevne deştê jî yani ji bo ku ew guşare jî ki li ser Herêma Kurdistanê rabît PKK xwe dikete qurbanî ez wisa dibînim ev fikra min e ew nabêjin em xwe dikene qurbanî lê PKK xwe dikete qurbanî Öcalan jî xwe dikete qurbanî dibe madam ku li Bakurê Kurdistanê de bi şer em nageyne encamekî em ê bê meselê bi rêgeyekî dike çareser bikin ba Herêma Kurdistanê bikare siyasetê bike û heta jî PKK jî Birêz Öcalan jî wê lê mala Barzan dixwaze wê Kak Mesûd dixwaze guya bikin yani bin wa guşaredana nemînin ama mesela netewî pêş bixin mesela aşkira dava dikin da ew bi wê rengî em dikarin wê nokta tehlîl bikin rastî bibînin ewan bu Herêma Kurdistanê bu Rojava Kurdistanê duê çarçevê de ew dikin lê mesela dijî ewan li bo Bakurê Kurdistanê dixwazin ku rêka siyaseta demokrasî pêş vebûnê çê bibin pêş ve biçin çünkü rastî ew giring e em bixwazin PKK di nav lîsta terorê de dewlet li ger hereketeke wekû PKK diyalogê nake lê eger PKK xwe helweşîne çê dibe li ciyatî PKK hereketî din yan em bijin partî dem yan Herêma Kurdistanê yan jî em bijin hesede biben nûêner ji bo diyalogê li mesela nêv dewletî de çünkü mesele illa ew nîne yani ez vê jî aşkira bêjim PKK dışarıda şikest nexwariye ez karim dışarıda şikest nexwariye ama neşaya dewleta Tirka bi şer
بین تا مذاکره یان جی ام بجین جیش ترکا سپاه ارتش ترکا ل کردستان باکور باوجه ل ترک کارالچیا ببینه شهر بکه ل چه دبن نگه انجام جبوی لما روسيا للشارع سكرنا دولة زيادة هكا كان ورئيس الوزراء ريل بردم رسالية كينو ريل بردم قناعة كينو بعد كأجي كوجيرا تقولن تكوشانا كومالغا ديمقراط كودي هرتش دركا كومالغا دا بريابان ويجي السياسة الديمقراطية برلمانتري دا بريابان وعود خازن كده ام تركيا ديمقراطيزة بكن كومارا ديمقراطي تركيا تشي بكن جبوي الزمينة هي فاشيزم زوره بقوات تركيا لي زمينه خبات وجهي هي او بوچونا وانا يعني او رنگي بوچونا خالد كان الريل بردم قناقه كي نوبت كان اسويات بي چارچوي داد بينم بكرتي اسكار ميبيجو بله کاک صدیق ساعتك من تي پرند وابزانم لساعتك زیاتر لایف و برنامه رنگ به بو بینران ناخۆش بێ هەندێک پرسیار هەنا بەڵام بابەتەکە ئیتر سەر لە نوێ دەگوازێتەوە بۆ ئاراستەیەکی دیکە ئەمەیان هەڵدەگرین لەمە بەدووە هەوڵ دەدەم هەموو حوتەیەک لەگەڵ کاک صدیق حەسەن شکری ئیتر پسپۆری کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرنمەیەک ساز بکەم زۆر سوپاس کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بووی میوانمان بووی و سوپاس بۆ بینەرانیش کە تاوەکو ئێستا لە دیارمان دانیشتن گوێ دەگرن بە تایبەتی ئەوانەی کۆمنت پرسیار لایکیان کرد زۆر سوپاس کاک صدیق سەرەتا سپاس بۆ تای سپاس بۆ بینەرەژی ئەس دووبارە داوا لێ بردنت خازنش بەرەوە کێشی تەکنیکی چێ بووی نا تشنا بله تماشاوانانی هێژا گەلک سوپاش بووی وەژی و حتا نەهاون لە دیارمە ڕوونیشتن حتا بەرنمەیەکتن سلااو و ڕێز لە کەرەماخۆ بەردەوام بن کەناڵامە بشۆپین کەناڵەمە بە دۆست و هەواڵین خۆ بدەن ناساندن ویکەندێکی خۆش دەم باش ژوارە هەمیان سلااو ڕێز